إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله أما بعد فإن خير الكلام كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. خۆشەویستان، خوای گەورە میهرەبان ئێمەی دروست کردو بۆ عیبادەتی خۆی، نەک ئەوەی کە خوای گەورە پێویستی بە عیبادەتی ئێمە بێ. ئێمە عەبدی خواین، پێویستە لە ژێر فەرمانی خوا دابین. خوای گەورە لە قورئانی پیرۆزە چەند نمونەیەکمان بۆ دەهێنێتەوە بۆ ئەوەی تێمان بگەێنێ بە جوانی کە نابێ ئینسان پشتیوانی و یارمەتی بداوە بکات هیچ کەسێکی تر دەجگە لە خوای گەورە. نابێ داوای یارمەتی کۆمەکی لە هیچ کەسێک بکەی، نابێ لە غەیری خوا لە کەسێک تر بپاڕێیتەوە بە خوای بزانی، بە شەریکی خوای بزانی، بە واسیتەیەکی بزانی لە بینی خوای پەروەردگار و لە بینی مرۆڤەکاندا. خوای گەورە لە قورئانی پیرۆزە نمونەیەکەمان بۆ دەهێنێت دەفەرمێ ومن يشرك بالله فكأنما خر من السماء فتخطفه الطير أو تهوي به الريح في مكان سحيق. ئەو کەسەی شەریک بۆ خوا بڕیار بدا وەکو چی وایە؟ وەکو نمونەی کەسێک وایە. سێ ئەم نمونەی خوای گەورە دەهێنێتەوە. ئەمە قورئانی پیرۆزە، دینی تازە نییە. ئەو کەسەی شەریک بۆ خوا بڕیار بدا لەگەڵ خوای گەورەدا لە کەسێکی تر بپاڕێتەوە، داوای یارمەتی کۆمەکی لە کەسێک تر بکات، قەبرێکە، داروبەردێکە، پیاوچاکێکە، پیاوخراپێکە، پێغەمبەرێکە سەلامی خۆیان لەسەر بێ، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تاجی سەری ئێمەیە، بەڵام شەریکی خوا نییە. نە بە خوای دەزانین نە بە شەریکی خواشی دەزانین. خوای گەورە دەفەرمێ ئەو کەسەی کە شەریک بۆ خوا بڕیارە دا و لە غەیری خوا لە کەسێک تر دەپاڕێتەوە وەکو نمونەی کەسێک وایە چی بێت؟ کەسێک لە ئاسمان بێ و لە ئاسمانەوە فڕێ بدرێتە خوارەوە، بهێنە بەرچاوی خۆت، مرۆڤێک بەرە لەبان ئەستێرەکانەوە فڕێی دەخوارەوە، بکەوێتە خوارەوە بەرەو زەوی. خوای گەورە دەفەرمێ فتخطفه الطير، بکەوێتە خوارەوە پارچە پارچە ببێ. ئەمجا دەبینی باڵندەکان هەر باڵندەیەک و پارچەیەکی لێ دەبات، هەر لە ئاسمان باڵندەکان پەلاماری ئەدەن پارچە پارچەی دەکەن. ئەمە نمونەی ئەو کەسەیە کە شەریک بۆ خوا بڕیارەدا، وەکو وایە لە ئاسمانەوە فڕێ بدرێتە خوارەوە، تەیر و باڵندە و داڵەکان و هەڵۆکان پارچە پارچەی بکەن، هەر کەسێک پارچەیەکی بەرێ. بۆیە شەیتان وەکو ئەو باڵندە وایە، ئێمە پارچە پارچە دەکات، وامان لێ دەکات قیامەت و دنیامان بفەوتێ. فێڵ و فڕی شەیتان لەوەدایە کە ئێمە بەرەو دۆزەخ بەرێ، چونکە ئینسانێک لە شوێنێکی بەرزەوە فڕێ بدرێتە خوارەوە بەرەو خوار، بێگومان ئەو بۆ تیاچوونە. شەیتانیش دەیەوێت ئێمە بکا بە کەسێک شەریک بۆ خوا بڕیار بدەین بەرەو جەهەنەممان بەرێت، وەکو نمونی ئەو کەسێک کە لە ئاسمانەوە کەوتۆتە خوارەوە. یاخود کەسێک با خوای گەورە دەفەرمێ یاخود بایەکی بەهێز و بە قووەت بابی خاتە چاڵێکی قوڵ و گەورەوە، کەواتە ئەو کەسەی شەریک بۆ خوا بڕیار بدا. وەکو نمونەی کەسێک وایە لە ئاسمانەوە فڕێ بدرێتە خوارەوە، تەیر و باڵندەکان پارچە پارچەی بکەن، یاخود وەکو کەسێک وایە فڕێ بدرێتە خوارەوە لە ئاسمانەوە بایەکەیش بە کەیفی خۆی بیبا ئەم دۆڵەوە و دۆڵی پێ بکات. ئەوە نمونەی کەسێکە شەریک بۆ خوا بڕیار بدە. بۆیە لە غەیری خوا لە کەس مەپاڕێرەوە، قەبرێکە، داروبەردێکە، شەخسێکە، پیاوچاکان خۆشمان دەوێن، بەڵام بە شەریکی خوایان نازانین، نە بە خوایان دەزانین نە بە شەریکی خوا. دەڵێن پیاوێک نەفرێک لە دار و دەستەکەی خۆی نارد بۆ لای پیاوێکی خاوەن ئاژەڵ، وتی هاتوومە فڵان کەس منی ناردووە. جاران ئەم شتانە زۆر کراوە، الحەمدا ئێستا زۆر کەم بۆتەوە. فڵان کەس ناردوومێتی ئەوەندە سەر حەیوانی دەوێ، ئەوەندە سەر مەڕی دەوێ، وتیوێتی ئەگەر ئەوەندە سەر مەڕم نەداتێ هەموو مەڕەکانی بۆ ئەکەم بەبەرد. ئەم شتانە زۆر کراوە. پیاوچاک نەماڵی خەڵکە سووتێنێ،
نەمەڕی خەڵکەکە بە بەرد نە خەڵکە کوژێ نە مناڵی خەڵکە کوژێ پیاو چاک بە ڕەحمە کەواتە ئەوەی کە تۆ لێی ترسایی پیاو چاک نەبوو چونکە پیاو چاک ماڵی خەڵک هاول ناکات ئەگەر مەڕەکانم نەدەیتێ ئەوە وتێتی هەموو مەڕەکانی ئەکەم بە بەرد وتی وەڵڵاهی یەک مەڕێکی نادەمێ بڕۆ پێشی بڵێ مادەم ئەو ئەوەندە بەدەسەڵاتە مەڕەکان بکا بە بەرد پێی بڵێ ئەو شاخانە هەمووی بەردووتلە با ئەو تل و بەردانە بکا بە مەڕ و بیدا بە خەڵکی چی پێویستی بە مەڕی منە مادەم ئەو بتوانێت مەڕ بکا بە بەرد ئەتوانێت بەردیش بکا بە مەڕ ئەبی بیکات کەواتە چی پێویستی بە منە پێی بڵێ ئەو شاخانە بکا بە مەڕ بە ملیۆنەها و ملیارها مەڕی تیابێت چی پێویستەکە داوای مەڕ لە من بکات والله یەک مەڕی نادەمێ ئەگە ئینسان عەقیدە و بیر و باوەڕی ئاوا بەخوا قایم بوو لەوە ناترسێ دار و بەردێک شەیطانێک یاخود پیا و خراپێ زەرەر و زیانی پێ بگەێنێت خۆی گەورە نمونەی دوومان بۆ باسەکات لە قورئانی پیرۆزە بۆی بزانین کەسێک کە لە دار و بەرد و قەبرێک دەپاڕێتەوە لای خۆی گەورە چەندێک قێزەون و ناشرینە کە شەریکی بۆ خوا بڕیارداوە خۆی گەورە نمونەی دوومان بۆ دەهێنێتەوە لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ والذین يدعون من دونه ئەوانەی کە لە غەیری خوا لە مردوویەک لە بتێک لە پێغەمبەرێک لە پیاو چاکێک لە پیاو خراپێک دەپاڕێنەوە يدعون من دوني لە غەیری خوا دەپاڕێنەوە ئیتر غەیری خوا کێیە باشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوایە یا غەیری خوایە بێگومان غەیری خوایە ئەی پیاو چاکان خوان یا غەیری خوان هیچ پیاو چاکێک ئەڵڵایە نەخێر خوای گەورە دەفەرمێ ئەوەی لە غەیری من غەیری خوا ئیتر هەر کەسێک بناوی هەرچی بێ ئەوانەی کە لە غەیری من لە کەسانێکی تر دەپاڕێنەوە خوای گەورە دەفەرمێ لا يستجيبون لهم بشيء ئەوان بە هیچ جۆرێک وەڵامیان نادەنەوە وەڵامیان نادەنەوە خوا ئەفەرمێ وەڵامت ناداتەوە تۆ شەڵی باوکم وایە باپیرەم وتی وەڵا چوومە سەر قەبرەکەت چاک بوومەوە ئێ بێگومان یا باپیرەی تۆ ڕاستەکە یا خوا ڕاستەکە بێگومان خوا ڕاستەکە باپیرەی تۆ ڕاستی نەکرد ئەوە من شەیطانە وەڵا چوومە سەر قەبرەکەتەوە پای خۆماتم ئەو زانایان دەفەرمون ئەو جنانی کە قسەیان بۆ ئێمە کردووە بۆوانیان باس کردووە ئەڵێ ئەچێتە لاو لاشەی مرۆڤێکەوە دەمارێکی ئەگرێ ئەم ئینسانە چاک نابێت ئەچێت سەر قەبرەکە دەمارەکە بەردەو عەیبی نامێنێ هو شەیطانە نەک مردوو ئاگای لە هیچ نییە خوای گەورە نمونەیەکمان بۆ دەهێنێتەوە بۆی جوان تێبگەین خوای گەورە دەفەرمێ ئەوان وەڵامی هیچ کەسێک نادەنەوە یەک وەڵامتان نادەنەوە مردوەکان غەیری خوا ئەوەی کە مردووە إلا كباسط كفيه إلى الماء ليبلغ فاه وما هو ببالغه سي أم نمونەیەک ئەگەر کەسێک لە ئێمە بە دیار ئاوێک و بوەستێ ئەوە چەمێکە ئالێ چەمەکە ئاوەکە وەستاوە یاخود ئەوە جامی ئاوە گڵاسی ئاوە من ئاوا بکەم بۆی ئاوەکە بێ بناو دەمم خەڵکەڵن تۆ تەواوی ئاوا بە ئیشارەت بۆ ئاوەکە بکەی ئاوەکە بێ بۆ ناو دەمت شتی وا بێت نابێت ئەبێ خۆت بڕۆی ئاوەکە بخۆیتەوە ئاوەکە نایە بۆ ناو دەمت تۆ ئاماژە بۆ ئاوێ بکەی ئاوەکە لە چەمەکە و کانیەکە و نایە بۆ ناو دەمی تۆ خوای گەورە دەفەرمێ وەکو کەسێک وایە دەستی پان کاتەوە بۆ ئاو بۆ ئاوێک بێتە ناودەمی وەما هو ببالغی ئاوەکەش نایە بۆ ناودەمی ئەمە نمونەیەکە بۆچی دێنێتە خوای گەورە بۆ ئەوەیە کە ئێمە بزانین ئاو گوێی لە دەنگی ئێمە نییە وایە ئاو لە ئێمە تێناگا بێگومان ئاو وەڵامی ئێمە ناداتەوە نایە بۆ ناودەممان بە هەمان شێوە ئەو مردووەیش نەگوێی لە دەنگی تۆیە نە قسەی تۆ دەبیستێ نە ئەتوانێ بێتە دەرەوە بۆ گۆڕەکەیش لە دەرچێ لە گۆڕەکە نە ئەتوانێ وەڵامی تۆش بداتەوە خوای گەورە دەفەرمێ وەڵامی کەس نادەنەوە لا يستجيبون لهم بشيء شيء هیچ شتێک ئیتر مردوو زیندووکردنەوە عاید بەخوایە ئەی کاکە کابرا ئەوەندە پیاوێ مهمە مناڵ عەدابە تۆ ئەی خۆی بۆ مناڵی نییە ئەوەندە پیاوێ مهمە تۆ چاکاتەوە لە نەخۆشی خۆی بۆ بە نەخۆشی دەڕوا مناڵی بۆ نەخۆشەکەوێ تۆ چاکەکاتۆ تەندروستی تۆ چاکەکە ئەی باشە خۆی بۆ ئەختیارە بێ و پیرە بێ و ئەچێتە ساڵە و ناتوانێت هەڵسێ سەر پێ ئینسان ئەگەر بیر و باوەڕی بەخوا قایم بوو باوەڕی بەو شتانە نابێ لە غەیری خوا ناپاڕێمەوە داوای یارمەتی لە غەیری خوا ناکەم چونکە ئەو کەسەی خوای گەورە دەفەرمێ ئەو کەسەی داوای یارمەتی لە دار و بەرد و قەبرێ دەکا وەکو نمونەی کەسێک وایە داوا لە ئاوێ بکە ئاوەکە بێ بۆ ناودەمی شتی وا بێت دە چۆن ئاوەکە نایە بۆ ناودەمت دڵنیا بە مردووەکەش وەڵامی تۆ ناداتەوە خوا وا دەفەرمێ نمونەی سێم خوای گەورە دەفەرمێ یا ئەیها الناس ضرب مثل فاستمعوا له
ئەی خەڵکینە نمونەیەکتان بۆ دەهێنینەوە جوان گوێ بگرن ئەفەرمێ ئەو کەسانەی لە غەیری خوا داوای یارمەتیان لێکەن إن الذين تدعون من دون الله لن يخلقوا ذبابا ولو اجتمعوا له هەرچی قبر هەیە هەرچی شخص هەیە هەرچی پیا و چاک هەیە هەرچی پیا و خراپ هەیە هەمویان کۆ ببنەوە خوای گەورە دەفەرمێ ناتوانن مێشێک دروست بکەن یەک مێشێ ناتوان دروست بکەن باشە ئەتوانێت کوڕ بە تۆ بدا کچ بە تۆ بدا خوای گەورە لە قورئانی پیرۆزە دەفەرمێ ئەوەی کە کچتا بە خەڵکی و کوڕەدا بە خەڵکی خوایە نەک شەخص نەک مرۆڤەکان ئینسان ئەبێ بیر و باوەڕی قایم کا بەخوا چونکە خوای گەورە دەفەرمێ هەر کەسێ شەریکم بۆ بڕیار بدا فقد حرم الله عليه الجنة ومأواه النار ئەوە جێگای دۆزەخە وەخوا حرامیشێکا بیخاتە ناو بەهەشتەوە کەواتە شەریکت بۆ خوا بڕیاردا تۆبە بکە ئەمڕۆ بگەڕێرە بۆ لای خوا داوای یارمەتی لە قەبر و داروبەردێ مەکە وەک چەند جا باسم کردەوە بۆتان ئەگەر جەنازەیەک دابنرێ ئەگەر کەسێک لە ئێمە لەگەڵ جەنازەکە قسە بکە هەموویان دەڵێن فڵان کەس تێک چوو ئەرە وەڵا فڵان کەس تێک چوو بۆ لەگەڵ جەنازەیەکە قسەکە جەنازە گوێی لە هیچ نییە ئەی باشە ئەو کەسە تێک نەچووە کە دوای ئەوەش کە خراوتە ژێر خۆڵە داوای یارمەتی لێ بکە و گفتوگۆی لەگەڵا بکە ئەو کەسەی بەدیار جەنازەیەکەوە بێ پێڵێن تێک چووە چونکە جەنازە گوێ لە دەنگی تۆ نییە ئەی باشە ئێستا جەنازەکە بەتانیە ببان سەریەوەی گوێ لە دەنگی من نییە ئەی باشە ئەگەر مەترێ خۆڵ بە سەریەوە بێ لەکوێ گوێ لە دەنگی منە ئەی باشە چۆن گوێ لە دەنگی منە لە کاتێکا ڕزیوە ئێسک و پرۆسکیشی نەماوە ئینسان ئەگەر شەریک بۆ خوا بڕیار بدا پەنا بەخوای گەورە خوا گەورە دەیخاتە ناو دۆزەخەوە لە چەند شوێنی قورئانە هەڕەشەی کردووە و ئەو کەسانی کە لە غەیری خوا داوای یارمەتیان لێ ئەکرێ خوای گەورە دەفەرمێ بە هەموویانەوە ئەگەر کۆش ببنەوە ناتوانن مێشێک دروستکەن وەکو مێشێکی خوای گەورە دروستی کردووە یەک مێش ئەتوانن کوڕ بە خەڵکی بدەن کچ بە خەڵکی بدەن ئەتوان خەڵکی بمرێن و خەڵکی بژێنن نەخێر ئینسان تەنها بیر و باوەڕی بەخوا قایم بێت یا ڕەبی خوایە لە گوناهەکانمان خۆش بێت گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بێت الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه خۆشەویستان نمونەی بەرز بۆ خوای گەورەیە ئەگەر کەسێک لە ئێمە ئیشێکی لای دائیرەیەکی هەبێ شوێنێکی هەبێ دوو بەرپرسەیە یەکێکیان زۆر دەسەڵاتدار یەکێکیان زۆر لە خوارەوەیە هەردووکیشان بۆ ئێمە یەکە بچین بۆ لای هەر کامیان نمونەی بەرز بۆ خوایە ئەگەر ئێمە بڕۆین بۆ لای ئەو کەسێک کە دەسەڵاتی نییە خەڵکیمان پێ دەڵێ ئەڵێ بەخوا ئیشی خراپت کرد ئیشەکەت عاقڵانە نییە ئێ تۆ مادەم فڵان کەس ئەناسی بۆ لای ئەم بۆ چێچی بێگومان هەموو کەس ئەڵێ غەڵەتی کەس ناڵێ ئیشی عاقڵانت کرد نمونەی بەرز بۆ خوای گەورەیە منیش خوایەک هەبێ بە دەسەڵات بێ بە توانا بێ من بچم داوای یارمەتی لە داروبەرد و قەبرێ بکەم ئەزانی بتپەرستەکان لە قورئانی پیرۆزە خوا باسیانی کردووە بۆچی بتیانە پەرست لەبەر دوو هۆکاری سەرەکی هۆکاری تر هەبوو چاو لێکردن نە باو باپیر بەڵام ئەوەی کە زۆر سەرەکی بوو دوو هۆکاری سەرەکی بوو بتپەرستی پەیدا بوو یەک دەیانوت ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى ئێمە ئەم بتانە ناپەرستین ئێمە باوەڕمان بم بتانە نییە ئەم بتانە ئێمان دروست نەکردووە ئەم بتانە ئێمە ناژێنن ئێمە نامرێنن ڕزقی ئێمە نادەن بەس تەنها بوو ئەوەیان پەرستین لە خوا نزیکمان کەنەوە ئەمانە لای خوا ڕوویان سوورە و ڕوویان سپیە نازەم خەڵک ئەم شتانە ئەڵێن ئێمە ئەم بتانە ئەکەینە واسیتەیەک لە نێوان خۆمان و خوادا تۆش ئەڵێ ئەم پیا و چاکە ڕووی لای خوا هەیە توش زانی ڕووی لای خوایە بەڵکە چییە ئەی بۆ تۆ ڕووی لای خوات نییە ئەزانی خوا ئینسانێکی خۆشە ئیماندار بێ یەکەم شتێ دەیانوت ئەمانە لە خوا نزیکمان دەکەنەوە واسیتەن لە بینی ئێمە و خوادا ئەوەشی ئەمڕۆ داوای یارمەتی لە قەبرێ دەکا هەمان بیر باوەڕی هەیە دووەم هؤلاء شفعاؤنا عند الله دەیانوت لە قیامەتە ئەم بتانە لای خوا شەفاعەتمان بۆکەن بتەکان شەفاعەتمان بۆکەن لە خوا لە نزیکمان دەکەن و لە دنیا لە قیامەتی شەفاعەتمان بۆ دەکەن ئەو کەسێکی ئەمڕۆ داوای یارمەتی لە داروبەرد و قەبرێ دەکا بێگومان هەمان بیر و باوەڕی هەیە دەڵێ لە قیامە شەفاعەتم بۆکە برای بەڕێزم خوشکی بەڕێزم ئەمە بیر و باوەڕ و هەدەف و ئامانجی بتپەرستەکان بوو لە بتپەرستی تۆ دەبێ خوای گەورە بە تاک و تەنها بپەرستی
بويا شريك بخوا بريار متى خوايا كي بيوسي بواسطة وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان. خوايا قرد فرمي أجر عبد كان برسياري مني أنكرت أي بيغمري خوا صلى الله عليه وسلم بيان بل من نزيكم واسطة ناوي هر کەسێک دێن بپارێتەوەی وەڵامی ئەدەمەوە. خی گەورە نمونەیەکی جوانمان بۆ دەهێنێتەوە لە قورئانی پیرۆزە نمونەی جاڵجاڵۆکە. دەفەرمێ مثل الذين اتخذوا من دون الله أولياء كمثل العنكبوت اتخذت بيتا وإن أوهن البيوت وإن أهون البيوت سبحان الله لبيت العنكبوت لو كانوا يعلمون. أهون تماشاكا خواهي قرد فرمي النموني أو كساني كلا غيري خواه لداوة يارمتي دا كسي تردكن نمونيان وقت شي وايا نمونيان وكو نموني جالوكيك وايا جالوكيك بيتيك مالك بو خوي دروست أكات مالي بو خوي ساز أكا هومان مالي جالوكا من بينيوا خواهي قرد فرمي لاواسترين ضعيفترين مالي جالوكيه چونکە ئینسان ماڵ دەکات بۆی لە سەرما بیپارێزێ لە گەرما بیپارێزێ لە ناڕەحەتی بیپارێزێ بەڵام ئەم مەبەستانە کە ئێمە خانوو دەکەین کۆمەڵی هۆکار هەیە بەڵام ئەم هۆکارانە هیچی لە ماڵی جاڵجاڵۆکان نییە. جاڵجاڵۆکە ماڵێکی زۆر فاشلە زۆر لاوازترین ماڵ لە ناو گیانلەبەرانە ماڵی جاڵجاڵۆکەیە ئاوایەکی لەگە هەمووی دەبچڕێنی. بۆچی خوای گەورە نمونەی جاڵجاڵۆکە دەهێنێتەوە؟ لەبەر ئەوەی ئێمە تێبگەین ئێمە بزانین کە بۆچی ماڵی جاڵجاڵۆکە لە قورئاندا خوای گەورە باسی کردووە سوورەتی عنکەبوتمانەیە سوورەتی جاڵجاڵۆکە چونکە تەماشا دەکەی سبحان الله جاڵجاڵۆکە کە باسی دەکرێت خوای گەورەش لە قورئانی پیرۆزە باسی چی کردووە؟ باسی مێیەکەی کردووە باسی نێرەکەی نەکردووە. اتخذت بيتا وەکو نمونەی جاڵجاڵۆکە وایە کە مێیەکە ئەو مێیە چی دەکات ماڵێک دروست دەکات نێرەکە دروستی ناکە مێیەکە ماڵەکە دروست دەکات ئەو ماڵی جاڵجاڵۆکە مێ دروست دەکات. ئەوە ئەمڕۆژ علمیان دەرکەوتوواڵێن ئەوەی کە دروستیەکە مێیەکەی نێرەکە نییە بۆی خوای گەورە باسی نێرەکەی نەکردو باز مێیەکەی کردووە چونکە خۆی خالقی بوونەوەرە خۆی دەزانێ چۆن دروستی کردو ئیشەکەیان چییە. تەماشا دەکەی مێیەکە ئەچێ خانوویەک ئەو خانووە هاکەزایە دروست دەکات دوای ئەوەی کە سبحان الله زاوزێ دروستە بێ کە بەچکەی دەبێ ئەو مێیە نێرەکە دەکوژێ مێیەکە نێرەکە دەکوژێ و فڕەی ئەداتە دەرەوەی ماڵەکە هەندێکی لێ دەخوا پاشان فڕەی ئەدات سبحان الله ئەوە ماڵی جاڵجاڵۆکەیە بۆیە لاوازترین و خراپترین ماڵە مێیەکە ماڵێ دروست دەکات لەگەڵ نێرەکە دەبێ کاتێکیش کە بەچکەیان دەبێ ئەو کاتە مێیەکە نێرەکە دەکوژێ دەیخوا و پاشان هەندێکی فڕێ ئەداتە دەروی ماڵەکە فڕێی ئەدات. بەڵام دوایەوەی کە بەچکەکان گەورە دەبن هەموویان هەڵەسن دایکی خۆیان ئەکوژن سبحان الله دایکی خۆیان ئەکوژن و ئەوانیش دایکی خۆیان فڕێ ئەدەنە دەرەوە. ئەو پێشە پیاوەکەی خۆی نێرەکەی خۆی فڕێدا بۆ دەرەوەی خانۆکە سبحان الله دوایەوەش مناڵەکان هەڵەسن بە هەمان شێو دایکیان دەکوژن و فڕێی ئەدەنە دەرەوەی ماڵەکە. بۆیە هیچ کۆمەڵایەتیەک هیچ ئیجتیماعیەک لای جاڵجاڵۆکە نییە ماڵێکی بێسەر و بەر وێران خراپ. جا خوای گەورە نمونەمان بۆ دەهێنێتەوە ئەو کەسانەی کە لە غەیری خوا ئەیتر پێویست ناکا بڵێن فڵان و فڵان غەیری ئەڵڵاه ئەوانەی کە داوای یارمەتی لە غەیری ئەڵڵاه دەکەن غەیری ئەڵڵاه خوای گەورە دەفەرمێن نمونەی ئەو کەسانە وەکو نمونەی ماڵی جاڵجاڵۆکەیەک وایە جاڵجاڵۆکە چەندێ ضعیفە چەندێ ماڵەکەی لاوازە ئەو کەسێکی داوای یارمەتی لێکەی وەکو ئەو ماڵە لاوازە ئەگە دەڵی زیندووە ئاگای لە منە مانە زینە بەچاڵ کراوە ئەخر ئاگای لە تۆ نییە ئەگە جەنازەیەک بێ ئاگای لە تۆ نییە ئەی چۆن دوای داپۆشین ئاگای لە تۆی ئەوە هەمووی جن و شەیتانەکان ئەو شتانە ئەکەن فڵان چۆ سەر قەبرەکە لەو لاپی خۆی هاتەوە هەمووی شەیتان و جنە ئەینا مردوو ئاگای لە هیچ نییە. خوا دەفەرمێ لە قورئاندا ئینەکە لا تسمع المەوتە لە دوو شوێنە دەفەرمێ لە شوێنە ترا ئەفەرمێ شوێنی سێیەم وما أنت بمسمع من في القبور ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تۆ ناتوانی
مردوویەک لە ناو گۆڕێکدا بێ تۆ شتێک بە مردووەکە ببیستی، واتە ناتوانانی شتێ بدەی بەگوێی مردوویەکدا. یعنی خوا دەفەرمێت ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم تۆ ناتوانانی شتێ بدەی بەگوێی مردوویەکدا لە ناو گۆڕدا. من في القبور، ئەمە ئاەتی قورئانە. مردوو ناتوانێ شتێکی تۆ ببیستێ. ئەی باشە پێغەمبەری خوا ناتوانێت صلى الله عليه وسلم شتێ بە گوێی مردوویەکا بدا، من و تۆی تاوانبار دەتوانین؟ بێگومان ناتوانین. بۆیە مردوو دەسەڵاتی نییە، خوا لیان خۆش بێ. ئەوان نە شەریکی خوان، نە بە خۆیان دەزانین، نە بە شەریکی خواشیان دەزانین. پیاو چاکە خۆشمان دەوێن، خوا لەگەڵ ئەوانە حەشرمان کە، بەڵام بە شەریکی خۆیان نازانین. داوای یارمەتیان لێ ناکەین. خوایەکی گەورە بەدەسەڵاتەیە بچم لە عەبدێکی زەعیف و لاواز کە ناتوانێت بەرگری لە نەخۆشیێکی خۆی بکە، ناتوانێت بەرگری لە مردنی خۆی بکە، ناتوانێت بەرگری لە مردنی مناڵەکان و کەسوکارەکەی بکە، من چۆن داوای یارمەتی کۆمەکی لێ دەکەم؟ خوایەکم هەیە من هەموو ڕۆژێ دەڵێم ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین. خوایە وعد بێ ئیاکە نەعبود، خوایە بەس عیبادەت بۆ تۆ دەکەم، وعد بێ بۆ غەیری تۆ عیبادەت ناکەم. دعاء عیبادەتە گەورەیە. وإياك نستعين، خوايا وعد بێ بەس داوای یارمەتی و کۆمەکی لە تۆ ئەکەم. ئەی کوا وعدەکەت؟ نستعین یعنی چی؟ واتە بەس داوای یارمەتی و کۆمەکی لە تۆ دەکەم، بەس لە تۆ دەپاڕێمەوە، بەس بە تۆ دەڵێم فریام بکەوە، ڕزگارم کە. ئەوە ئینسانی ئیماندارە، کەواتە ئەو کەسێک کە لە غەیری خوا دەپاڕێتەوە لاوازە. ئەمە ناشرینترین زۆر نمونەی ناشرینە بۆ ئینسان بێت تێبگا. یعنی ماڵی جاڵجاڵۆکە چییە؟ یعنی ماڵێکی بێسەر و بەر، هیچ ئیسفادەیەکی نییە، نێر دەکوژێ، مناڵ بەچکە دایکی خۆیان دەکوژن. ئەمە نمونەیەکە بۆی تێبگەین، نابێت لە غەیری خوا بپاڕێینەوە. نمونەیەکی ناشرینە بۆ ئینسانی ئیماندار بێت تێبگا کە لە غەیری خوا پاڕایەوە زۆر لاوازە. ئەو کەسێک کە لێ ئەپاڕێتەوە لاوازە. ئاخر نمونەکە لە قورئانە باسی دەکەین، نمونە زۆرە. خوای گەورە دەفەرمێت والذين تدعون من دونه ما يملكون من قطمير. ئەو کەسانی کە لە غەیری خوا داوای یارمەتیان لێکرێ، غەیری ئەڵڵاه، هەمووشی خوا دەفەرمێت لە غەیری من، هەمووی دەفەرمێت غەیری من تاو. خوای گەورە دەفەرمێت إن تدعوهم لا يسمعوا دعاءكم ولو سمعوا ما استجابوا لكم. سبحان الله. خوای گەورە دەفەرمێت ئەوانەی کە لە غەیری خوا داوای یارمەتی لە کەسێک دەکەن، لە دار و بەردێ دەکەن، لە قەبرێ دەکەن، لە پیاو چاک و پیاو خراپێ دەکەن. خوای گەورە دەفەرمێت ما يملكون من قطمير. ناوکی خورما، بەتایبەتی خورمای قەسب ڕقەکە، کاتێک خورماکە دەکەیتەوە، ناوکی خورماکە چی پێوەیە؟ تێکەڵێکی سپی پێوەیە زۆر تەنکە، زۆر غیلافێکی تەنکەیە بە ناوکە خورماکەوەیە، تێکەڵێ سپی هەیە. خوای گەورە دەفەرمێت ئەو کەسانەی لە غەیری خوا داوای یارمەتیان لێەکەن، ما یەملیکون یعنی چی؟ مڵک. ما یەملیکون من قطمیر، واتە بەقەت ئەو تێکەڵە سپی دەوری ناوکە خورما مڵکیان نییە، دەسەڵاتیان نییە. ئیتر مناڵەدا بە تۆ لە دەردۆ بەڵاو کێشە و مشکلە پارێزی، ئەتوانێت تۆ تووشی کێشە و مشکلە بکات، توانێت ماڵی تۆ بسووتێنێ، منەتی نەیە وابی سووتێنێ. ماڵی من بەدەستی خوایە، من بیر و باوەڕم بەوە هەیە. خوای دەفەرمێت لە قورئاندا وما تسقط من ورقة إلا يعلمها. یەک گەڵادارێک بەبێ ئەمری خوا ناکەوێتە خوارەوە. چۆن خەڵک دەتوانێت ماڵی من بسووتێنێ؟ پیاو چاک ئەچێ ماڵی خەڵکە سووتێنێ. ئیمامی حەسەنی بەسری ڕەحمەتی خوا لێ بێ ئەفەرمێ پیاو چاک چێیە؟ ئەفەرمێ پیاو چاک ئەو کەسەیە پانانێ بە مێرولە ئەچێ خەڵکە سووتێنێ، ماڵی خەڵک بەخوا ماڵەکەتە سووتێنم. بەخوا ئەگە ژیانی من بەدەستەوەی بە هەربی فەوتێنێ، بەڵام بەدەستەوە نییە ژیانی من. ژیانی من و مردنی من بەدەست خوایە، زەرەر و قازات تەنها لای خواوەیە. بۆیە ئاگادار بین. خوای گەورە دەفەرمێ ئەوانەی کە لە غەیری ئەڵڵا داوای یارمەتیان لێکرێ، غەیری خوا، بەقەت ئەو تێکەڵە سپەی دەوری ناوکە خورما مڵکیان نییە بیدەن بە خەڵکی، دەسەڵاتیان نییە. ئەمە ئەوە خوای گەورە دەفەرمێ إن تدعوهم لا يسمعوا وهي عربي زانە چاک تێگە لا يسمعوا دعاءكم. ئەگەر ئێوە لە غەیری خوا لە کەسێک لە دار و بەردێک لە بتێک لە قەبرێک لە شەخصێک بپاڕێنەوە، لا يسمعوا دعاءكم، ئەوان گویان لە دەنگی ئێوە نییە، گویان لە دوعاکانی ئێوە نییە کە تۆ ئاوا پاڕێتەوە لە دار و بەرد و قەبرێک. لا يسمعوا دعاءكم، دوعاکانی ئێوە نابیستن. ئیتر تۆ چۆن چاکە کاتەوە؟ ولو سمعوا،
خۆ ئەگەر گوێشیان لێبێ لە کاتێکە گوێشیان لێ نییە مەستەجاب لەکم ناتوان وەڵامی ئێوە بدەنەوە وەڵامی ئێوە ناتوان بدەنەوە هەر گوێیان لێ نییە ئەگەر هەش دڵی گوێیان لێ خوا ئەگەر دەفەرمێ تۆش هەر بڵی گوێت لێ ئەگەر گوێشیان لێبێ ناتوان وەڵامی تۆ بدەنەوە کەواتە بێدەسەڵاتن مردوو خواخوایەتی خۆی بتوانێت وەڵامی ناوگۆڕەکە بداتەوە مردوو لەوە ئەترسێ نەتوانێت وەڵامی ناوگۆڕ بداتەوە پیاوچاکان هەمویان لە مردن و قەبر و قیامەت ترساون لە قیامەتی خۆیان ترساون چی بۆ خەڵکی دەکەن بەبێ ئیزنی خوا من ذا الذي يشفع عنده إلا بإذنه هەموو ڕۆژە نایخوێنین کێ دەتوانێت شەفاعەت بکە لای خوا ئیلا مەگەر بە ئیزنی خوا کێ دەتوانێت شەفاعەت بکە قیامەتی من و تۆ بەدەست خوایە بەدەست فڵان کەس نییە پێغەمبەری خوایش صلی الله عليه وسلم کاتێک کە دەڕواتە سەجدە هەتا خوای گەورە دەفەرمێ هەڵسە و شەفاعەت کە ناتوانێت شەفاعەت بکە تەواو ئەوە ژیانی قیامەتە کەواتە پشت بەخوا بەستە ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین هەموو ڕۆژێک دووبارەی دەکەیتەوە گوێی لێ بگرە و تەطبیقی کە و جوان جوان لی تێبگە داوای یارمەتی لە خێری خوا مەکە چونکە خوای گەورە دەفەرمێ ئەوان بەقەت ئەو توێکە لە سپەی دەوری خورما ناوکە خورما موڵکیان نییە بیدەن بە خەڵکی چۆن خەڵکی چاک دەکەنەوە خەڵکی دەمرێن و خەڵکی دەژێنن چۆن ماڵی خەڵکی کاول دەکەن و ماڵی خەڵکی ئاودان دەکەنەوە چۆن ڕزق و ڕۆزی خەڵکی دەدەنەوە حاڵیان بێ لە ڕۆژی قیامەتشەوە یەومە القیامەتی یەکفڕون بشرکیکم لە ڕۆژی قیامەتە ئەڵێن ئێمە بەرین لە ئێمە ناکرۆ بە شەریکی خوا شەریکی نییە وانەزان لە قیامەشتان بۆکەن خوا دەفەرمێ لە قیامەتە ئەوان خۆیان بێبەری ئەکەن لە ئێوە دەڵێن ئێمە بەرین لە ئێوە ئێمە ناکرۆ بە شەریکی خوا شەریکی نییە چۆن ئێمە ناکرۆ بە شەریکی خوا ئەمە چەند نمونەیەک بوو باسمان کرد لە قورئانی پیرۆزە بە ئومێدەوەی ئینشاءڵڵا ئەمانە هەمووی چەند جار باس کراوە وەک یادخستنەوەیەک ئینشاءڵڵا لەمە و لە ئەوانەمان شەریکمان بۆ خوا بڕیارداوە با بە خۆمان دابچینەوە دەزوێنژێ بگرین دوور کات نوێژ بکەین بەڵکو خوا لێمان خۆش بێت چونکە خوای گەورە وعدی داوە لە قورئانی پیرۆزە ئەوەی شەریکم بۆ بڕیار بدات لەسەریشی بمرێ لێی خۆش نابم بەهەشتی لەسەر حرام دەکەم دەشیخە من ناو ئاگری دۆزەخەوە ئیتر لەو خەسارەمەندی گەورەتر هەیە نە خوای گەورە لێت خۆش بێ نە بشخاتە بەهەشتەوە بخاتە ناو ئاگری دۆزەخیشەوە شەریک بخوا بڕیار مەدە خوا بە تاک و تەنها بپەرستە هەموو ڕۆژێک دەڵێن قل هو الله ئەحەد خوا ئەحەدە و تاک و تەنهایە خوا ئەحەد بێ و تاک و تەنها بێ و یەک بێ بۆ بیکەین بە 250 ئەمان عاید بە سەرێشەیە ئەمان عاید بە فڵان شتە شعری ئەطیبا ئەمە شعر ئەطیبایە ئەی خوا چی ئیشێکی ما مناڵ بەدەست خوا نەبێ و سەرێشە بەدەست خوا نەبێ و ناوسک ئێشە بەدەست خوا نەبێ باداری بەدەست خوا نەبێ و فلان نەخۆشی بەدەست خوا نەبێ ئەی خوا چی ئیشێکی ما لەسەر زەویە نەعوذ بالله ئەوانەی کە صیفەتی خوایە و ئەوەی کە ئیشی خوایە دامانە بە دار و بەردە قەبرەکان ئەمە زۆر ترسناکە ئەمە شەریک بۆ خوا بڕیاردانە بگەڕێرەوە بەلای خۆ تۆبە بکە بڵێ خوایە نەمزانی خوایە خۆت شاهد بە ڕامگەیان خوایەکەن خوایە خۆت شاهد بە ڕامگەیان خوایە خۆت شاهد بە ڕامگەیان اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خويا شفاء نخوشكان من بدي بتايبتي أواني دواء دعاء خير عن كدوا يا ربي خويا لرجي قيامتها لقلبي غمران شهيدان وبياوشا كان حشر منك يا رب العالمين خويا جانواما اللي بكي تنها توب برستين تنها لسلبي رباوري توحيد ويكخوا برستين هتا أو رجي دمرين خويا جان لرجي قيامتها ما خيت بهشت ولا أجري دوزخ بدور مان كي لدرد بلاوكي شولات مان بدور كي آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.